عبارەت بە خۆپیشاندانەکانی ئەمڕۆی مامۆستایان و داواکاریەکانیان لە ستۆدیۆکانمان لە شاری سلێمانی میوانداری بەڕێز مامۆستا هەورامان نیعمەت مامۆستای ناڕازیمان کردووە. مامۆستا هەورامان، ئێوە بۆچی ناڕازین و داوای چی لە حکوومەت ئەکەن و داواکاریەکانتان ڕوو لە حکوومەتی هەرێمە یاخود حکوومەتی ناوەند؟ سڵاوی خوا بۆ ئێوە و بۆ بینەرانی بەڕێز، سوپاس بۆ پەیام. جا بۆچی ناڕازی نەبین؟ ینی ئەو بارودۆخە هەڵەگرێ ڕازی بین. ئێستا ئێمە لە مانگی دوایین تازە بە تازە لە کۆتایی خشتەی دابەشکردنی موچەوە حکوومەتی هەرێم ڕای ئەگەیەنێ کە دووشەمەی داهاتوو یەکشەمە ڕوبع موچەی پاشەکەوتکرا و دابەشەکە بەسەر مامۆستایانە. ئەمە ئەو پەڕی سوکایەتیە بەر لە چەند ڕۆژێ حکوومەت بە ئێمە ئەڵێ پارەمان نییە موچەی مامۆستایان دابەشکەین، کەچی ئێستا کە خۆپیشاندانە بێ فشارەکان تونترە بێتەوە، ئەم پارەیە لە قودرەتی قادر هەڵەقوڵێ و پەیدا ئەبێ و موچە دابەشەکەن کە ئەمە بە پیلانی دانین بۆ شکاندنی بایکۆت. من داوا لە مامۆستایانی بەڕێزەکە، مامۆستایانی ناڕازی کەوا بیر لە شکاندنەوەی بایکۆت نەکەنەوە، ئەو سیناریوانەی کە لە چەند ڕۆژی داهاتووە بەڕێوەیە و چاوەڕوان کراوە لە دوای دابەشکردنی موچە ڕەدی بکەنەوە، دژی بۆستنەوە لە ڕووی بۆستن. ئێمە ناڕازین لە پاشەکەوت لە دواکەوتنی موچە لە ژیانی خۆمان، لە گوزەرانمان، لە ڕفتاری فاشلانەی حکوومەتی کوردستان، حکوومەتی عێراق و ڕووی داواکاریمان لە زۆر باشە هەرێم و لە بەغداشە، چونکە ئێمە منتەسبی حکوومەتی هەرێمین، هێشتا دەستی لە بەرۆکمان نەبووتەوە، وازمان لێ نایەنێ تا ئێمە بەغدا موچەمان بۆ دابەشکا و لە هەمان کاتە هاوڵاتی عێراقیشین. بۆیە حکوومەتی فیدرالی ناوەند و حکوومەتی هەرێمیش بەرپرسیارن لە پەکەوتنی پرۆسەی پەروەردە لەم ناوچەیە و خراپتربوونی پەروەردە و تونتربوونی ناڕەزایەتیەکان و خراپی بارگوزەرانی مامۆستایان موچەخۆران لە گەردن و ئەستۆی حکوومەتی شکست خواردووی هەرێمی نێچیر و قوبادایە لەگەڵ وعدە درۆینەکانی عەبادی. زۆر باشە. تەواوی ئەو فەرمانگانەی کە لە شاری سلێمانی و هەرێمی کوردستان ئەنجارێ با لەوە دەست پێ بکەم، بۆ ئێوە هەمیشە بێت لە سلێمانیەوە ئەو خۆپیشاندانانە ئەنجام بدرێت، بۆ شارەکانی تر بەشدارنین، مەسەلەن هەولێر، دهۆک یاخود گەرمیان بە شێوەیەکی گشتی هەرچەنە ئەوانیش مانگرتنیان ڕاگەیاندووە، بەڵام بۆ ئەوانیش نایەنە سەر شەقامەکان یاخود بۆ خۆپیشاندانێکی بەرفراوان ئەنجام نادەن لە پایتەخت. خۆپیشاندانی فراوان زۆر کراوە لە ڕابردووە و دووبارەش ئەبێتەوە و ئێستا لە مەنتیقەی سلێمانی و گەرمیان و ڕاپەڕین و پارێزگای هەڵەبجەش بە تەواوی قوتابخانەکان لە سەدا 95-97 دەرگای قوتابخانەکان داخراوە، پرۆسەی پەروەردە پەکی کەوتووە، شتێک نەماوە لەم هەرێمە بە ناوی پەروەردەوە. و من ئەمەوێ ئەو پرسیارە ڕوبەڕووی مامۆستایانی هەولێر و دهۆک و ناوچەکانی تر بکەنەوە، پێیان بڵێن باشە ئێوەش موچەتان نەبراوە، ئێوەش گوزەرانتان خراپ نییە، یعنی ئەمە گومانە لەگرێ، ئێوە ژیانتان چۆنەچێ بەڕێوە بە 400,000، ئێوە بۆ دەنگ هەڵنا بڕن، ئێوە بۆ نایەنە سەرجادە، ئێوە بۆ بایکۆت ناکەن. ئەگەر ئەمە ئەستفە دوو ڕووی هەیە، یعنی پرسیار دروستەکە لەسەر ئەو دەسەڵاتەی لەوەیە، ئایا ئەو دەسەڵاتە ڕێگە نادا سەرکوتیانەکە یان هەر ویستی خۆیانە ئەو خەڵکەی ئەو ناوچانەی کە ناڕەزایەتی دەرنابڕن. ئینسان دیتر لە چ کاتێکە ناڕەزایی دەرببڕێ؟ ڕیفراندۆمی فاشل، تەسلیمکردنی نیوەی خاکی کوردستان، بزینی موچەی هەرێم، 22 ملیارد ئەم هەرێمە نەوتی فرۆشتووە، پارە قەرزارە. ئێستا ئێمە باجی ئەو فاشلیەتی ئەوانە دەین. بۆیە حکوومەتی عێراقیش ئەڵێ کاکە من چ مەجبورم، ئێوە نەوتی تا 2020 فرۆشتووە، ئەو نەوتشکایدەن بە من هەر فرۆشراوە، ئێستا بێم موچەی پارەی بەسڕە و بەغدا نەوتی کەرکووک بدەن بە موچەی فەرمانبەرانی هەرێم. ئەوە گرێکۆڵەکەیە حکوومەتی هەرێم ئەبێ بیکاتەوە بۆ ئەوەی یەکلاییکەنەوە ئایا خۆیان پاشەکەوت بۆ مامۆستایان چاکەکەن یان هەموو شتێ تەسلیمی بەغدا بکەن و سەرڕاستانە بڕۆن لەگەڵیانە بۆ ئەوەی خەڵکی چیتر لەم قەیران و لەم ناڕەحەتیە نەمێنێتەوە ڕزگاری. باش، تا چەند کۆنتاکت و پەیوەندیتان لەگەڵ فەرمانگەکانی تر هەیە؟ بۆ نمونە لە شاری سلێمانی توانیوتانە ئەوانیش بێنە سەر شەقامەکان بۆی داوای مافەکانی خۆیان بکەن، ئەوانیش وەکو ئێوە ڕوبع موچەن
و تیاندا هەیە 3 مانگ و 4 مانگە موچیان وەرنەگرتووە بە تایبەت چینی پێشمەرگە. تەبیعی شانازیە بۆ مامۆسایان کە ئاڵا هەرگری ناڕەزایەتیەکانن لە کوردستان هەر لە سەرەتای شکستهێنانی ئەم حکومەتە و دەستپێکردنی قەیران و قەیرانی داراییەوە. مامۆسایان بە شانازیەوە پێشی هەموو چین و توێژەکان کەوتن هاتنە سەر شەقام و لە ساڵانی ڕابردووە لە فەرمانگەکانی تریشە خۆپشاندان کراوە، بایکۆت کراوە، ئەوانیش بە حەجم و قەبارەی خۆیان ناڕەزایەتیان دەربڕیوە چاوەڕوان بکەن لە ڕۆژانی داهاتووە لێرەش لەم وەرزەش هەم دووبارە بێتەوە و تەنسیق هەیە. ئێمە بیرمانەچێ ساڵانی تر فەرمانگەی باجەکان شان بە شانی مامۆسایان لە خۆپشاندان و بایکۆتا بوون، کارەبای سلێمانی و هەروەها تەندروستکاران و پزیشکان و هەروەها سەرجەم چین و توێژەکانی تر. زۆر باشە هەورەمان بۆی ئیسفادە لە کار بکەین ببوورە بە کورتی ئەگەر بکرێ وەڵامی پرسیارەکانم بدەیتەوە. بەڵام لای هەندێک خەڵک گومان دروست بووە لەوەی کە ینی پەیوەندیتان نییە ئێوە وەکو فەرمانبەر لە نێو خۆتاندا، چونکە مەسەلەن کە مەعاش دێ ئیتر دەنگی ناڕەزایەتیتان کپ ئەبێتەوە یاخود لە هەندێک شوێن نامێنێ. یعنی ئێوە پشتیوانی یەکتر ناکەن سەبارەت بە داواکردنی داخوازەکانتان. تا قسەتان چییە لەسەر ئەم بابەتە؟ خاوبوونەوە و توندبوونیش خەباتی مەدەنی وایە، یانی تەبیعەتەکەی وایە. بە تایبەت ئەم خەباتە ئێمە بەهۆی بێباکی ئەم حکوومەتەوە بەهۆی نابەرپرسیارەتی حکوومەتی هەرێمەوە درێژە و توولانی کێشە هەموو خەباتێکی مەدەنی خاوبوونەوە و توندبوونیش و بەخۆیەوە ئەبینێ و ئەم خەباتە ئێمەش مەسەلە ساڵی پار تونتر بوو، پێرار تونتر بوو، ئەم ساڵ لە وەرزیەکەمەوە بوو، ئێستا بەرەوتونی ئەچێت تەسعید ڕوئەدا لە داهاتووە ئەگەر ئەم کێشەیە چارەسەر نەکرێ. من داوا لە مامۆسایانی گرێبەست و وانەبێژەکەم کە مەزلومترین چینە لەناو مامۆسایانە، ئەوانیش هەڵوێستی توندیان هەبێ دەرگای قوتابخانەکان جێبێڵن ئیتر بەوانەبێژی دەرز نەڵێن. کۆتا پرسیار ئەوە بپرسم بۆ دەبێت دروشمەکانتان بە زمانی عەرەبی بێ لە کاتێکا ئێوە لە شاری سلێمانین و لە هەرێمی کوردستانن و قوارەی تایبەتی خۆتان هەیە مەسەلەن و تێتاندا ئێوە هەمووتان مامۆستای فەرمانگەیەکن کە فەرمانگەی حکوومەتی هەرێمی کوردستانە، بۆ دەبێت دروشمەکانتان بە عەرەبی بێ. ئەی بۆ لە ڕابردوو بەو شێوەیە نەبوو داواتان لە هەرێم دەکرد، ئێستا بۆ داوا لە بەغداکەن؟ ئەبێ سوپاسی خوای گەورە بکەین لە چاون پارچەکانی تری کورسانە ئێمە وەزعی هاتە پێشەوە بە بۆنەی داگیرکردنی کۆیت و ڕوخانی ڕژێمی سەدام قوارەیەک چوارچێوەیەکی دەستوری بۆ ئێمە دروست بوو کە پێوترێ هەرێمی کوردستان. بەڵام ئەم دەسەڵاتەی کە هەرێمی ئەبرد بەڕێوە نیانزانی فەرمانڕەوایی بکەن، نیانزانی حکومڕانی بکەن، بۆیە ئێمە خۆشیان زەلیل کرد، وایان لێ کردین کە محتاجی بەغدا بین کە ئەوە بۆ ئێمە چۆن بایکۆتمان پێ ناخۆشە، پێشمان ناخۆشە لە کاتێکە وڵاتەکەی خۆمان ژێری هەرنەوتە ئەو پەڕی داهاتی هەیە براکانی خۆمان کە ئێستا ئێمە بە برایان نازانین، بە دژمنی خۆمانیان نازانین، چونکە دەستیان لە خوێنمانایە، دەستیان لە حەڵقمانایە، قوتمانە زن، ئێمە پارەکەی ئێمە ژیانی ئێمە بەقدەراتی ئەم وڵاتە بزن، ئێمە بچین ڕجا و تکا بکەین، بچینە بەردەرگای عەبادی و حکوومەتی عێراقی داوای موچەلەوە. ئەگەر ئەوان بەو شێوەیە نەبوایە موچەی ئێمەیان بدایە داهاتی وڵاتیان بە هەدەر و بە تاڵان ڕەوانەی ئەو دی و سنوور نەکردایە بە ڕێک و پێکی بە شەریفانە ئەو وڵاتیان بەڕێوە بدایە، هیچ پێویستی ناکرد ئێمە بچینە بەردەرگای عەبادی و بچینە بەردەرگای ئەو عەرەبانە داوای موچە لە ئەوان بکەین. ئەوە بۆ ئێمە ناخۆشە، بەڵام ئەوە دەسەڵاتی کوردی وای لەو خەڵکە کرد کە ئێستا ئەو دەسەڵاتەی کە لە بەغدایە کە ئێمە چەندین ساڵە مافی ئێمە پێشە دەگەن لەم دوایە نەهانێ مافیان پێداوین بچینەوە محتاجان بینە. ئەو بۆ ئێمە ناڕەحەتە. من ئەمەوێ یەکشت بڵێم ئەویژەوەی چین و توێژی تر زۆرە لە ناو موچە خۆرانە کە زوڵمیان لێکرێ، بە تایبەت ژینگە پارێزانی کە لە ناوی خۆمانە ئەوە پاکەوانەکانیان کە ناسیان پێ ئەوترێ، ئەوانە مەزلومترین چینن. من داواکەم ئەوانەش بێنە سەر جادە و چیتر شار پاک نەکەنەوە بۆ ئەوەی ئەو حکوومەتە بەخۆیان بچێتەوە، با ئەوانیش هەڵوێستیان بێ، با پێشمەرگە هەڵوێ
هەڵوێستێ بێ ئەو پێشمەرگانەی کە سنگی خۆیان نابەگولەوە ناوچەکانیان لە ژێردەسەڵاتی داعش سندەوە بەڵام ئەمان بە خیانەتی خۆیان تەسلیمی عەبادی و حەشدی شعبیان کردەوە بە ئەوانەش هەڵوێستیان هەبێ کە قەسابخانەیان بۆ دانراوە بۆ لەتکردنی وشەکان و دوجار پاشەکەوت بەرۆکی ئەوانیشی کردووە کە ئێمە ئاگدارین لەمە و ناڕەحەتی بۆ ژیانی ئەوانیش بەڕێوەیە. بەڵێ سپاس بۆ مامۆستا هەورامان نیعمەت مامۆستای ناڕازی لە ستۆدیۆکانمان لە شاری سلێمانیەوە لەگەڵمان بووی گفتوگۆمان کرد سەبارەت بە خۆپیشاندانەکانی ئەمڕی مامۆستایان.